دووبارە سڵاوتان لەبێ لە تەوەرێکی ترێ مێوارەی کورسات مەگەزینە باس لە یەکێک لەو کۆلێژانەکەین کە ئەویش کۆلێژی پەروەردەی بنەڕەتی زانکۆی سلێمانیە کە یەکێکە لەو کۆلێژانی کە توانێتی بە شێوەیەکی گشتی بتوانێت خزمەت بە خوێندکاران بکات و بەتایبەتیش بەشی شانۆ کە یەکێکە لە بەشە گرنگەکانی ئەم کۆلێژە و چەندین خوێندکار توانیویانە کە بە شێوەیەکی ئەکادمی و باش بتوانن بەتایبەت بابەتی شانۆ بخوێنن و بتوان لە ئایندەیە خزمەتی ئەم بواری پێ بکەن. زۆر بەرز خات و سارا جەلەل کە بەڕێزیان مامۆستای زانکۆ نوڕواش شانۆکاریشن ئەمێوارەیە میوانی کورسات مەگەزینن بابزانین کە ئەم با بڵێم کۆلێژەیە خود ئەم بەشە لەنێو کۆلێژی پەروەردەی بنەڕەتی زانکۆی سلێمانیە تا چەند توانیوێتی کە بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی ئەکادمی خوێندکاران و تەواوی ئەو بابەت و با بڵێم وانە گرنگانەی کە بەتایبەت بۆ شانۆ هەیە بتوانن کە لەنێو ئەم کۆلێژەیە بە پێشکەش بە خوێندکارەکان و فێرخوازەکانی بکەن. خات و سارا جەلال میوانی کورسات مەگەزینە. خات و سارا گیان سڵاو لێبێ زۆر بە خێراتی. زۆر سپاس بۆ تۆ. با سەرەتا بزانم ئێمە کۆلێژی هونەرمان هەیە، پەیمانگەی هونەرە جوانەکانمان هەیە و کۆلێژی پەروەردەی بنەڕەتیشمان هەیە. با لە نێوان کۆلێژی هونەر و کۆلێژی پەروەردەی بنەڕەتیە یەک جیاوازیمان بۆ بکەی بزانم جیاوازیەکان چییە؟ جیاوازی زۆرە. جیاوازی زۆرە لەبەرەوەی کە لە کۆلیجی هونەر خوێندکار وەکو هونەرمەندێک پێ ئەگەیەنرێت ئەو بابەتانەی کە ئەخوێنێ پەیوەندی سڕف بە هونەرەوە هەیە، بەڵام لە کۆلیجی پەروەردەی بنەڕەتی بەشی پەروەردەی هونەری ئەومان بیر نەچێت چونکە پەروەردەی بنەڕەتی کۆمەڵی بەشی هەیە. ئێمە یەکێکین لەو بەشانە خوێندکار ئامادە ئەکرێت بووبی کە ببێ بە مامۆستا، وەکو مامۆستایەک پەروەردەی ئەکەن، وەکو مامۆستایەکی هونەر هەموو هونەرەکانی شەخوێنێ، هەموو جۆرەکانی هونەر ئەخوێنێ. ئێستا بۆ نمونە لە کۆلیجی هونەر تۆ یەک پسپۆری هەیە بۆ نمونە بەس میوزیکە خوێنی، بەس سینەما خوێنی، بەس شێوەکاری ئەویش بە بەشەکانی با جۆرەکانیەوە ئەیخوێنی، بەڵام لای ئێمە هەمووی ئەخوێنێ خوێنکار، واتە هەرسێ بەشەکە ئەخوێنێ و ئینجا وردەکاریەکانیش بۆ نمونە شێوەکاری چەندەها جۆری هەیە. ئێمە پەیکەری تیا ئەخوێنرێت، سیرامیکی تیا ئەخوێنرێت، ئیشی دەستی تیا ئەخوێنرێت لە بواری شێوەکاریا. بەڵێ لە بواری شانۆ بە عام ئەخوێنێ بەگشتی و میوزیکیش بە هەمان شێوە لە بواری سرود و گۆرانی و ژەنین و ئەو بابەتانی کە پەیوەندی بە میوزیکەوە هەیە ئەوەش ئەخوێنێ. دواتە ئەرکی خوێنکاری ئێمە قورستر و گرانترە وەک لە خوێنکارێکی 4 ساڵە خۆ 5 ساڵە 4 ساڵە دڵیاکەون ئەم هەموو بابەتە. خۆشبەختانە ئێستا ئێمە بۆلۆنیا پرۆسسمان هەیە لە جیاتی کە 4 ساڵ بە تەنیا بخوێنە حساب کە 8 ساڵە خوێنێ بۆ لە میانی 8 سمستەرە ئەم خوێنکارە لە ساڵێکا 2 سمستەرە خوێنێ. ئەم 2 سمستەرە کە ئەی خوێنێت فریا ئەکەوێت 15 هەفتەی هەیە. ئێمەش چیمان کردووە بابەتەکانمان مینیمایز کردووەتەوانە بچووکمان کردوێتەوە. بەڵێ خوێنکار بێجگە لە هونەر زانستە دەرونیەکانە خوێنێ، دەروونزانی گەشە خوێنێ، دەروونزانی خێزانە خوێنێ، دەروون دروستی ئەخوێنێ. کۆتاییە ئامادەکرێ بۆی بێت بە مامۆستای. بەڵێ زۆر باشە. اینجا جیا لە بەشەکانی تر بەتایبەت کە شانۆ خوێنێت بۆ چ بابەتێکی خوێنێت؟ هەر بۆ پەروەردەی وەکو ناوی کۆلێژەکە یاخود جیاواز لە ئەوانی تر یاخود بە هەمان شێوەی ئەو با بڵێم وانانەیە کە لە بەشی شانۆ بۆ منە لە پەیمانگەی هونەرە جوانەکان بێت کە خوێنێ؟ تقریبا ئەتوانم بڵێم لە قۆناغی 2 لەگەڵ قۆناغی 3 بە هەمان شێوەی پەیمانگەی هونەرە جوانەکان ئەخوێنێ، بەڵام بچووکتر کەمتر بۆی کە فریا بکەوێت. چونکە ئێمە 2 دەرسمان هەیە لە قۆناغی 2 کە ئەی خوێنن لە سمستەر 1 و 2 لە قۆناغی 3 بە هەمان شێوە بنەماکانی نواندنیان هەیە لەگەڵ بنەماکانی دەرهێنانە و لە سمستەری 7میانە کە شانۆ قوتابخانی ئەخوێنرێت و بەندە ئێڵێتەوە. ئێمە لێرەیە ئیش لەسەر ئەوە ئەکەین خوێنکار چۆن وانەیەکی شانۆ بە مەزبوطی بە پلان بە ڕێکوپێکی بۆ لە خوێنکارەکانی بڵێتەوە، چۆن چالاکی قوتابخانەیەکان دروست بکات، چالاکی قوتابخانەی، چونکە دوجار شانۆش بەشێکە لە چالاکیەکانی ناو قوتابخانە و ئیشی لەسەر ئەکرێتر. ئەمە شانۆی پەروەردەیی، ئەمە شانۆی فێرکاریە،
تەنانەت من 2 ساڵە بەشێکم زیاد کردووە لە ناو ڕێبازی وانەوتنەوەی خۆمە، ئەویش ناوی سایکۆدرامایە، ئەواتە درامای دەرونی. یەکەم حازەڕەمان کە ئەچینە ناو پۆلی خوێندنەوانەیە یەکسەر بەوە ئەکرینەوانە کە درامای دەرونی ئەخوێنین بۆ کە خوێندکارەکانم ئاگادار بن کە چارەسەرکردن لە ڕێی شانۆشەوە بەشێکە لە چارەسەرە دەرونیەکان و ئیسفادی زۆر لێ ئەکەن. یەکێک لەو بابەتانی کە هەمیشە چاوی لەسەرە کارنامەی دەرچوونە لە دوای تەواوبوونی کۆلێژەوە و زۆر کاتێ ئەبینین کە بەشێک لە خوێندکارەکان پێویستەکە کە بەشێی پراکتیکی واتە لەسەر تەختی شانۆ بێت، یاخود ئێمە بە شێوەیەکی با بڵێن بینین ئەم کارنامەیە ببینین. بۆ بابەتی شانۆ لە دوای دەرچوونی خوێندکارانەوە بە تایبەتیش بۆ کارنامەکانیان ئێوە داوایان لێەکەن کە کارە شانۆیەکان بکەنە کارێکی جوان و ئاو لەسەر تەختی شانۆدایان بنێن؟ بەڵێ، ئەمەی کە بەڕێستان ئەیبینن ئەمە تەنها چالاکی ڕۆژانەمانە کە بابەتەکان داوام لێ کردبوون لێرەیە شانۆی پەروەردەیی بکەن. مانە خوێندکارانی ئێوارانمان قۆناغی چوارەمی ئێوارانمان زۆرینەشیان هونەرمەندن لە بواری شان و میوزیک و شێوەکاریە و ئیشی زۆر جوان و فکری زۆر جوانیان تەڕح کردبوو. بەنسبەت کارنامەی دەرچوونەوە لە بواری شانۆیان خوێندکارەکان ئێمە داوایان لێ ئەکەین ئەو شانۆیانی کە ئیکەن پەیوەندی بە شانۆی قوتابخانەیەوە هەبێ، واتە بۆ خوێندکاران بەڵێ زۆر داوامان لێ کردوون کە نەچن دەقە جیهانیە گەورەکان بۆ نمونەوەکوانی چیخۆف و یۆنانیەکان و ئەوانەی کە بوونیان هەیە وەکو برێخت و سامێڵ بکێت و ئەوانە پێمان وتون لی دوورکەونەوانە لەبەر ئەوەی هەم بۆ خۆیان ئیسفادی لێ ناکەن لە قوتابخانەیان خوێندکار ئیشی بەوانە نییە بەڕاستی و هەم خۆشیان تەجروبە وەرەگرن لەو کارنامەی کە ئەیکەن لە بواری شانۆی قوتابخانەیە ئیکەن. ئێمە زۆرینی ئیشەکانیشمان فیلم کارتۆنەکانی کورتساتە ئەوانەی کە دۆبلاج کراون ئێستا خەریکین دیسانەوە زینوەکەینەوە بەڵام بە شانۆمان کردووە. باشەوەتانە بەشی دۆبلاژی ئێمەش لە بەشێکی گرنگی تری زانکۆی سلێمانیا سوودی لێوەرەگرێت. بێگومان هەمیشە ماڵی هەمووانەکەوە ماڵی هەمووانە. بەڵێ خات و سارا چۆن سووتان لە با بڵێم کارە دۆبلاژ کراوەکان وەرگرتووە کە بەشی دۆبلاژ کاری لەسەرەکان کام فیلم کارتۆنەیە زۆر سووتان لێ وەرگرتووە؟ ساڵی پار لە کارنامەی دەرچوونێکی لە خوێندکارەکانم ئیشمانتیا کرد هین بوو ناومان نابوو پاڵەوان، ئیشەکە کلااوسور بوو. خوێندکارەکانم باوەڕ کە منە جوان دەوریان تیابینی یانی هەستە کرد شانۆیەکە ئەوەیە ئەنجا گۆرانێکی گورج و گۆڵیش بە هەمان شێوە هەر سوودمان لێ بینەوە خسمانە ناو ئیشەکەەوە. بەڵێ من وەکو خۆم حەز ئەەکەم ئەم شتانە زیینو بکرێتەوە هەم لە هزری گەنجەکانمانە بەڕاستی. باشە ئەجا با لێرەیەک پرسیارت لێ بکەم، بۆچی ئێوە وەکو کۆلێژی پەروەردەی بنەڕەتی زانکۆی سلێمانی با بڵێم بەرنامەکانی کەناڵی کورسات و کارە دۆبلاژ کراوەکانی دەستگای میدیای کورسات و کەناڵی کورساتان بەکارهێنا و با بڵێم ئێوە لەنێو کۆلێژەکەی خۆتانە سووتان لێوەرگری بۆ کەناڵی کورسات؟ لەبەر ئەوەی پەروەردەییە، لەبەر ئەوەی چیرۆکەکان فۆلکلۆرین، ئەو چیرۆکانن کە بەرگۆمان کەوتۆ پێشتر و خوێندکارەکان پێی ئاشنان ئەمەژیان لەگەڵی هەیە بەڵێ پێی ئاشنان بەڵێ و ئەشتوانن زۆر بە ئاسانی ڕۆڵەکان بەرجەستە بکەن. بەڕاستی ئینشاءڵڵا سا بۆ کاتی کارنامەی دەرچوونی خوێندکارەکانم بزنی دێلێژەمان کردووە بە شانۆی ئینشاءڵڵا خۆشحاڵە بینەگەر ئێوەش بەشدار من و بینەری ئیشەکەمان بن زانن چەند جوان دیسان و ئیشمانتە طبعاً دەستکاری کراوە گۆڕانکاریتە بۆ وامان لێ کردو کە لەگەڵ شانۆیان بگونجێ. بەڵام ئەوەی کە پرسیارەکەی بەڕێزت وەکو باسم کرد پەروەردەییە، ئامانجی لە پشتەوەیە، چکە بەڕاستی ئێستا فیلم کارتۆنەکانە گەر ببینی هیچ ئامانجێکیانی هەردووانە ڕاکەن بە دوایەکە و هیچ شتێکی کەنێ. بەڵام فیلم کارتۆنەکانی کورتسات بە تایبەتی جۆرێک لە
ئەدەبیاتی مناڵی تایە و شێوازی ئەداکردنی دۆبلێرەکانیش بەڕاستی واو لێ ئەکەن حەزکی سێری فیلم کارتۆنەکەی. من خۆمێکێکم لەوانی کە بێتاقەتە بمەچم سێری ئەو فیلم کارتۆنان ناکەم لەبەرەوەی کە نۆستەڵژیامان هەیە لەگەڵ ئاشنان پێی خوێندکارەکانم خۆیان ینی حەز ئەکەن ئەو بابەتانە بروژێن بیسانەوە ئیشی تیا بکەنەوە. و ئەوەشم بیر نەچێ من لە دەرسەکەما زۆر احتیمامم بە شانۆی بووکەشوش هەیەوە بووکەڵە بۆ لەبەر ئەوەی کە لە شانۆی کوردی خۆمانە هەر لەناو کوردستانە ئەوەی کە زۆر احتیمامی پێبیرە شانۆی مناڵە ئەوش زۆر بەکەم یانی احتیمامەکە باوا بڵێم. بەڵام شانۆی بووکەڵە و خوێندکارەکانم وا ڕاهێناوە کە بووکەڵە تەنها لە باخچەکانە ئیشی لەسەر ناکرێ بەڵکو لە ناو قوتابخانەکانیشە ئیشی لەسەر ئەکرێ. بۆ نامەی ماستەرەکەم من وەکو شانۆی فێرکاری بەکارم هێنا شانۆی بووکەڵە بۆی کە خوێندکارەکان بۆ نمونە لە بواری ئاینە لە بواری کوردیە لە بواری تەنانەت زمانی عەرەبیە شانۆی بووکەڵەم بەکارهێنا و وەکو تەجروبە وەکو ئەزمموی ئیشەکەی خۆم بەکارم هێنا. مامۆستا سارا ئەم شێوازی وانەوتنەوەیە و ئەم تێکەڵکردنی بە بڵێم پەروەردە و شان و بەشێک لەم بابەتانەی کە خوێندکاران لە نێو کۆلێژای خوێنن دواتر کاریگەریان لەسەرنەوەی ئایندا بێت ئەمە چۆن کاریگەری دروست دەکات؟ خۆی شانۆ بۆ خۆی کاریگەری دروست دەکات. یعنی ئەمە قسەی من نییە قسەی هەموو ئەدیبەکانە کەوتراوە. شانۆ خۆی بۆ خۆی قوتابخانەی میلەتە قوتابخانەی گەلە. لە ڕێی شانۆ شۆڕشەکان دروست بوون شۆڕشەکان بەرپا بوون و کاریگەریەکەی کە بۆ منە ئێمە ئەمانەیە جارێکی تر کاریگەریەکە وا دروستکەین خوێندکارەکانم خۆم لای خۆمەوە شانۆیان لا خۆشەویست بکەم کە چوون بوونەوە بە مامۆستا لە ناو قوتابخانەکانە ئەوانیش هەمان ڕێبازی من وەرگرن بێنە شانۆ خۆشەویستکەن لە لای خوێندکارەکانیان و دیسانەوە بینەران و مناڵان وا ڕابێنینەوە کە شانۆ بەشێکی دانەبڕاوی کللتوری کوردیە و کللتوری کۆمەڵایەتیە. بەڕاستی سوپاس بۆ خاتوو سارا جەلال مامۆستای زانکۆ وارووا شانۆکاریش کە لەم بەشی کورسات مەگەزینە تایبەتتر بەسمان لە چالاکیە و نەریەکانی کۆلێژی پەروەردەی بنەڕەتی زانکۆی سلێمانی کرد بە هیوای کاری باشتر و کاری جوانتر و گرنگیدانی زیاتر بە خوێندکارەکان وەکو مامۆستا سارا خۆی ئاماژەی پێکرد بۆی کە لە ئایندا بتوانێت شانۆ لای مناڵانیش خۆشەویست بکرێت و هەروەها بتوانێت کاریگەریش لەسەر کۆمەلگا دروست بکەم. زۆر سپاس خاتوو سارا یان دووبارە سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم دەرفەتە زۆر مەمنون بە قوربان بەخێر هاتی.